دوای تێپەڕبوونی زیاتر لە 30 ساڵ بەسەر ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان لەبری ئەوەی دامەزراوەکان بەرەو یەکگرتووی هەنگاو بنێن پاشە کشەیەکی مەترسیدار ڕوویداوە و درزی نێوان یەکڕێزی کورد ساڵ بە ساڵ بەرفراوانتر دەبێت. ئەوەی ئێستا لە مەیدانەکە دەبینرێت دابەشبوونی هەرێمە بۆ دوو دەسەڵاتی جیاواز لە هەولێر و سلێمانی کە هەرێکەیان بە جۆرێک مامەڵە دەکەن و دوو حیزبی جیاواز بەڕێوەیان دەبات. لەلایەک دابەشبوونی دارایی و سزبوونی پرۆژەکان یەکێک لە گەورەترین کێشەکانە، نەمانی شەفافیەت و یەکنەبوونی خەزیانەی دەوڵەتی شوای کردووە داهاتە ناوخۆیەکان لە باج و ڕوسومات و پارەی خاڵە سنوورەکان ناچنە یەک گەنجینەی ناوەندیەوە. هەولێر و سلێمانی بەدان پێدەرانی هەردوو حیزبی دەسەڵاتدار وەک دوو قەوارەی سەربەخۆڕەفتار لەگەڵ داهات تا دەکەن. دەرەنجامی ئەمەش پرۆژەکان بە یەکسانی و دادپەروەری دابەش نابن بەسەر ناوچەکان و بڕی دیاریکراوی بودجەش بۆ پرۆژەکان لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی دیکە دەگۆڕدرێت. بەو هۆیەشەوە نزیکەی تەواوی پرۆژەکان لە سلێمانی ڕاگیراون، لە بەرامبەریشدا لە هەولێر و دووهۆک پرۆژەکان زیاتر پشتیان بەو کەتی تایبەتە بەستووە کە لە دەسەڵاتەوە نزیکن. ئەمە جیاوازیەکی گەورەی لە گەشەپێدانی نێوان شارەکاندا دروست کردووە. خاڵی جەوهەری ئەم دوو ئیدارەیە مانەوەی چەک لە دەستی حیزب و شکستی یەخستنی پێشمەرگەیە کە گەورەترین بربەستە لە بەردەم دروستبوونی حکوومەتێکی ڕاستەقینەی دادپەروەر و هێزێکی سەربازی تۆکمەی نیشتیمانی. سەرەڕای گوشارە بەردەوامەکانی هاوپەیمانان پرۆسەی یەخستنی پێشمەرگە نەگەشتووەتە ئەنجام و هێزەکانی هەفتای یەکێتی و هەشتای پارتی کە ژمارەیان لە 150,000 چەکدا تێپەڕ دەکات تەنها فەرمانی حزب جێبەجێ دەکەن نەک وەزارەتی پێشمەرگە. ئەمەش وای کردووە وڵاتانی وەک ئەمریکا و بەریتانیا هۆشداری بدەن کە ئەگەر هێزەکان یەک نەخرێن پاڵپشتیەکان نامێن و هاوکاریە سەربازیەکانیان دەبڕن. ئەمە لە کاتێکدا دامەزراوە یاساییەکان لە ناوەڕۆک بەتاڵ کراونەتەوە و ئەنجومەنی وەزیران کە دەبوو ناوەندی بڕیاردانی هاوبەش بێت ئێستا تەنها ناوێکی بێناوەڕۆکە و سەرەڕای تێپەڕبوونی ماوەی یاسایی بڕیارەکان لە زۆنێکەوە بۆ زۆنەکەی تر کاریان پێ ناکرێت کە ئەمەش پێگەی یاسایی هەرێمی لە ناوخۆ و دەرەوە لە لاوااسترین ئاستیدا بینیوەتەوە. هاوکات شکست لە بەڕێوەبردنی دۆسیەی نەوت و ململانێ حیزبیەکان دۆسیەی موچەی فەرمانبەرانی ڕادەستی بەغدا کرد. پەنابردنی هاوڵاتیان بۆ تەوتین و وەرگرتنی موچە لە بانکە فیدراڵیەکان گەورەترین بەڵگەیە کە هاوڵاتی و موچەخۆرانی هەرێمی کوردستان دوای چەندین ساڵ لە خۆپشاندان و بایکۆت متمانەیان بە سیستەمی دارایی هەرێم لە نێوان بەرداشی دوو ئیدارەییدا نەماوە. ڕادەستکردنی نەوت و داهات بە بەغدا دوای ساڵانێک لە کەلەڕەقی سیاسی دەسەڵات وانەیەکە بۆ ئەم دەسەڵاتە کە ئەوەی ناچار دەبن لە چەند ساڵی ئایندەدا بە فشاری دەرەکی ئەنجامی بدەن بۆ دروستکردنی حکوومەتێکی خزمەتگوزاری خاوەن یەک ئیدارە و یەک دارایی و یەک هێزی سەربازی و ئەمنی. پێویستە پێشتر بەویستی خۆیان و لەسەر داوای دڵسۆزانی نیشتیمانی بیری لێ بکەنەوە لە پێناو هێشتنەوەی قەوارەی هەرێم بە بەهێزی و دەبێت هەرچی زووە هەنگاوی بۆ بنرێت.